لە زیندانە. پێشکەشە بەو براو خوشکە موسڵمانانەی کە لە زیندانەکانی ستەمکاراندا ئازار و ئەشکەنجە ئەچێژن. بەڵێ دوژمن ئەتوانی هەزاری وەک من بە یەک راپۆرت تووشی ئەشکەنجە و سزاکەی، لە زیندانە لەژێر زڕەی کۆت و زنجیر، لەژێر ئۆف و ئێش و ژانە زۆریان لێکەی، سەدان ئیفادە ئیمزاکەن، لە دەرەوەش لاوازەکان لەسەر مینبەر بۆت نزاکەن، بەڵام ئایا عەقیدە و بیر دەفەوتێ بە کۆت و زنجیر؟ بەڵێ دوژمن ئەتوانی هەزاری وەک من دەست و پێی کۆت و زنجیرکەی، لەگەڵ ژانە لاوی لە زیندانە پیرکەی، لەوەش زیاتر زمانی خۆشی لە بیرکەی، بەڵام ئایا کاروانی ڕێگەی خواویستی بەڕای ئێوە دەمرێ و ناگاتە مەبەستی؟ بەڵێ دوژمن ئەتوانی هەزاری وەک من لە زیندانە بتاسێنی، چاوی هەزارانی تریش بترسێنی، دەشتوانی بە هۆکانی ڕاگەیاندن وەک خائینیش بەم خەڵکەیان بناسێنی، بەڵام خۆ خەڵکی دەیزانی ئێمەی پەروەردەی قورئانی، ئێمەی خواویست لە ژیانە غەیری ئازادبوونی میلەت، هیچمان نەویست بەو هیوایەی لە قیامەت خۆڕ و سوورکەین لە بەردەمی خوای خۆشەویست.